ساڵی 90 کە من جاتی دەسمگایە کلیپ و لە تەلەڤیزیۆن گەلی کوردستان تازە بوو دەرەکەوتمەوانە تمنەریمان ئەرە با گۆرانێکی بۆ کلیپکەوی ئاسوەڵی تاقەتی حەز ناکەم دەرکۆم بیزەڵە حەزی لە دەرکەوتن نەبوو وەڵا قەناعەتم پێکرد وتی چی بکەین ئەم گۆرانم زۆر لاخۆشبوونەکەی ئاجی بەجێم بێڵی بشکە بە کاسێت بوو وەڵا قەرارمان ناوتی لە شۆوتم بۆ ناچینە دەرەوە لە ماڵی خۆیان کە ئەربا تۆزێ باش بوو لە ماڵی خۆیان تەلەڤیزیۆنێکی گەوریان بوون سێ گۆرانی بەر لەو ماڵەیە کردو بەڵام بە مدە چوین لە ماڵەکانە درەختێکی زۆر گەورەی تیا بوو تۆزی لایکی قەی درەختەکەمان بڕامێکە شایە ژووری لەکەتان بڕیۆیە لەش درەختەکان زۆر بوو یەکڵکی گەورەی ساڵی نەکاتیایەتی ئەگەر بێ ئەوڵان بڕیەوە بڕامێکە شایە ژوورەوە لای دیوارەکە دە بەس مەریوان بۆ سەری ئاوین کات و قاچی پێ بنیسە بەس بۆ ئاوەتە ئەوە ئەی باشە بۆ لای دارەکە خۆی لە دەرەوە ناخر دەرەوە بەکەڵناوە ڕووناکی نەبوو چارەی پلانێتی ڕووناکیش نەبوو کامێرەکەش بۆ کامێرێنە بۆ کامێرێ بوو کاکەجان بۆ کامێرێ پێشاندە بۆ کامێرێ بەین ئیشەکە بە زۆر ئیشم پێکرد کامێرەکە پاڕەوی خوا وازم لێبێنن و وازم لێنایە بەرحاڵ چەند جوانیشە بۆ ئیسا بۆ ئینە کوالەتەکە چەند باشە چەند لە ئەمە کوالەتی تاوانی باشتریشەوەی وەڵا خواافریکا باوکی هاتەوە ئاوا سەریچکە درەختێ لە ژوور بڕاوەتەوە نیمچەمەڕێکی لەکردی بەس ئیشەکەمان کرد وەڵای تێ ئەو بە میکسەرێکی پێنج بوو ئاو منتاجمان کرد و دابەزی ئیشەکە دابەزی لە تەلەڤیزیۆنە دابەزی وڵا ڕۆ پاش هەفتەی نێرماوە تمنەریمان چی بوو تی خەڵک زۆر دەستخۆشی لێ کردووم خەڵ زۆری بەدڵ بووە بەڵام شتێکم بەسەر چی بوو تی سواری تەکسیە بوو بۆ نادەم چێ بوو پارەی لە سووتی تۆ نەبوو لە تەلەڤیزیۆن دەکەوتی بە زۆر پێنجیناکەی یاوەتی وەدی ناگەوی تۆ لە تەلەڤیزیۆن دەگەوی تۆ گۆرانی و تۆ تی ئەو ئیسفادەیەم لە گۆرانیە کردووە